بیت جژنی خوشی و بختوری و برایتی و تبایی و هروها پیروزبایکی گرم لجماوری تێکوشەری کەرکووک یەکەم بە بوونەی تێپەڕبوونی 20 ساڵ بەسەر ڕزگارکردنی کەرکووک لە کاتێ ڕاپەڕینی بەهاری ساڵی 91دا. ئەم پەیامەی من پەیامی ئاشتی و برایەتیە، پەیامی یەکڕێزی و یەکتر قبولکردنە. خوشک و برایان، ئێمەی کورد و کوردستانی سەدها ساڵ خەباتمان کرد، شەهیدمان دا، شۆڕش لە دوای شۆڕش سەرکردەی زۆر گەورە هەڵکەوت، بەڵام هیچێک لەو شۆڕشانە ئێمە بە ئەنجام نەگەیشتن، هۆیەکەش تەنها و تەنها چونکە ئێمە یەک نەبووین. بەڵام لە بەهاری ساڵی 91دا ئێمەی کورد و کوردستانی بووین بە یەک لە ماوەی 7 ڕۆژدا هەرچی دام و دەستگای ڕژێمی بەعسە ڕان ماڵین و کوردستان ڕزگار کرا و ئێستاوا ئێمە سەربەست و ئازادین لە کوردستانی خۆشەویستە. ئەمە ببیتە دەرسێکی هەمیشەیی لە یادمان بی و لە بەرچاومان بی کە ئێمە تەنها و تەنها بە یەکەتی بە یەکڕێزی بە برایەتی سەردەکەوین. شکستی ئێمە لەوەدایە کە دژی یەکتری بین. خوشک و برانی بەڕێز، بە دەرفەتی دەزانم کە ئەو بەرنامەی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان دامان ڕشتووە بۆ چاکسازی و بەردەوامبوون لەسەر چاکسازی پێتان ڕابگەینم و هەروەکو لە ڕۆژی 11 ئازار لە هەولێر عەرزی ئێوەی بەڕێزم کرد کە ئینشاءالله لە ماوەی 3 تا 4 مانگی تر ئێوە ئەنجامەکانە بینن. ئێستش دووبارەی دەکەمەوە و دەست بەجێ ئینشاءالله دەست دەکەین، حکوومەتی هەرێم دەست دەکات بە جێبەجێکردنی ئەو بەرنامەیە. خاڵەکان ئەمانن: پێداچوونەوە بە وەزعی حکوومەت و تعدیل وزاریەکی بنەڕەتی، لادان و خانەنشینکردن و گواستنەوە لە هەموو دەستگا و دائیرەکان و پابەندبوون بە تەمەنی خانەنشینی و تەسەلسولی وەزیفی. ئەنجومەنی خدمە دابمەزرێت و تەفعیل بکرێت و هەرچی دامەزراندن هەیە لەسەر ئەساسی کەفاءەت و دادپەروەری بیت و بە هیچ شێوەیەک تەسکیەی حزبی نەمینیت. چاودێری دارایی تەفعیل بکرێت و دەست لەسەر هەموو مخالەفات دابنێت. کۆمسیۆنی نەزاهە بە پەلە دابمەزرێت و داواکارم لە پەرلەمان کە بە پەلە ئەو پرۆژە یاسایی کە لایانە و لە بەردەمیانە ئیقراری بکەن بۆ ئەوەی کۆمسیۆنی نەزاهەش دەست بەکاری خۆی بکات. ئیدعای عام بە تەواوەتی بکەویتە کار و بێتە مەیدان. هەرچی تەندەر هەیە بە شەفافیەت ڕابگەینرێت و بە هیچ شێوەیەک نەدرێ بە هیچ لایەنێک یا هیچ کەسێک لەبەر مەوقعی یا نفوزی یا خزمایەتی یا لەبەر هیچ شوەیەک و لیژنەیەک دادەنرێ بۆ چاودێریکردنی هەموو ئەو تەندەرانە و بە هیچ شێوەیەک ناوبی تەندەر بفرۆشرێتەوە. میزانیە هەمیشە بە شەفافیەت ئامادە دەکرێ و دەدرێتە پەرلەمان. هەروەها پێویستە هەموو عقودی نەوت و غاز هەمووی شەفاف بی. تەرخانکردنی ئەرزی زیراعی بۆ پرۆژەی نێستەجیبوون بۆ بەرژەوەندی چەند کەسێک ئەمە ڕابگیرێ و لێکۆڵینەوەش لەو پرۆژانە بکرێ کە پێشتر دراوە.
کمپانیا گەورەکان کە احتیکاریان کردووە بی بەشێک بیکەنە سەهەم و بیدەن بە خەڵکێک. کەرتی تایبەت بەشدار بیت لە دامەزراندنی گەنجەکانمان و پەرلەمان یاسایەک دەربکات بۆ ئەوەی کەرتی تایبەتیش ملزەم بیت بە تەزمین کردنی ئایندەی ئەو گەنجانە وەکو خانەنشینکردن و مافی خانەنشینی و ئەمانە. زۆر جار دەبیستم کە مەوادی خواردەمەنی و دەرمانی ماوە بەسەرچوو لە فلان خاڵی سنووری هاتووتە ناو هەرێمی کوردستان. داواکارم و داواشم کردووە لە حکوومەتی هەرێم کە لێکۆڵینەوەکی جدی بکرێ کێ موسەببە و هەر کەسی بی ئەبی بدرێتە دادگا چونکە ئەمە کارێکی زۆر ناڕەوایە. پێداچوونەوە بە حیمایەتی بەرپرسەکان بکرێت و زەوابەتێک بۆی دابنرێت. لێکۆڵینەوە لەو پرۆژانە بکرێت کە تەواو نەکراون و یا تەلاعوبیان تێدا کراوە. هەرچی ئەرز بە موساتەحە دراوە لێکۆڵینەوەی لێ دەکرێت و بە پێی یاسا ئیجرعات دەکرێت. ڕوتین لە دەوائر نابی بمینی و موظفەکان ئەبی لە خزمەتی خەڵکەکەدا بن و بە زوویی ئیش و کاری خەڵک ڕاپەڕینن. هەموو حیزبەکان ئەبی سەرچاوەی دارایی خۆیان ئاشکرا بکەن، هەروەها ڕۆژنامەکان و گوڤار و کەناڵەکانی تەلەڤیزیۆن. بۆ هیچ حیزبێک نییە پەیوەندی ڕاستەوخۆ لەگەڵ دەوڵەتێک دروست بکات. پەیوەندی لەگەڵ دەوڵەتەکان لە ڕێگەی حکوومەتی هەرێمەوە دەبێت. حیزب دەتوانێت تەنها پەیوەندی لەگەڵ حیزب دروست بکات. دەکرێت پەرلەمان بە یاساکاندا بچیتەوە و هەمواریان بکاتن و چی لە بەرژەوەندی گەلی کوردستاندا بی ئەوە بکات. پەرلەمان کار بکات بۆ هەموارکردنی یاسای ژمارە 3 ساڵی 2009 و هەروەها حکوومەت بە زووترین کات مەوەدی هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکان ڕادەگەیەنیت. خوشک و برانی بەڕێز، ئەمانە هەندێک لەو خاڵانەن کە دەست دەکرێت بە جێبەجێکردنیان و پێشتریش حکوومەتی هەرێم دەستی کردووە بە چاکسازی و زۆر شتیش کراوە و ئەمانەش ئومێدەوارم هەروەکو وعدمان داوە لە ماوەی 3 تا 4 مانگی تر بە خۆتان ئەنجامەکانی ببینن. بۆ یەکخستنی لەشکر و ئاسایش و دەستگاکانی تر و نەهێشتنی ئاسەواری دوو ئیدارەیی لەگەڵ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ئێمە ڕێک کەوتوین کە بەرنامەیەکی ڕێک و پێکدا بنین. ئینشاءڵڵا پێشی نهایەتی ئەم ساڵ ئێمە ئەو بەرنامەیەش تەواو بکەین و یەک هەرێمی کوردستان خاوەنی یەک لەشکر و یەک دەستگای ئاسایش و هیچ ئاسەواری دوو ئیدارەیی نەمێنی لە هەرێمی کوردستاندا. و ئومێدەوارم پەرلەمان هەرچی زوو ئەو یاسای ئاسایش کە لە بەردەمیانە ئیقراری بکەن بۆ ئەوەی ئێمەش دەست بە جێبەجێکردنی بکەین. لیژنەیەک دروست دەکرێت لە چەند بسپورێک بۆ ئەوەی هەرچی شکایەت یا هەرچی پێشنیار هەیە لە هاوڵاتیانەوە یا لە هەر کەسێک و هەر لە هەنێک بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەلی و پێشخستنی پرۆسەی چاکسازی ئومێدەوارم کە هاوکاریەکی تەواو لەگەڵ ئەو لیژنەیە بکرێتن و ئەو لیژنەش ڕاستەوخۆ سەر بە سەرۆکایەتی هەرێم دەبیت. من ڕووم لە خەڵکی بە شەڕەفی شاری سلەیمانی دەکەم و پێیان دەڵێم ئێوە خوشەویستی ئێمەن، خوشک و برای ئێمەن، شانازیتان پێوە دەکەین. خۆ پیشاندانی ئێوە کارێکی ڕەوایە و هەر کەسێک هەر میلەتێک کاتی کە هەست بکات غەدری لێکراوە مافی خۆیەتی داوای مافی خۆی بکات. چ لە سلەیمانی یا لە هەر شوێنێکی تر لە کوردستان خەڵکی ئێمە ئەبی ئازاد بی، بەڵام لە هەمان کاتیشدا
تکایەکی برایانەم لە هەمووتان هەیە. ڕووی شارستانی خۆتان پیشاندن، مەهێڵن تند و تیژی ڕووبدات. نەخوب پیشاندەران پەنا بەنە بەر تند و تیژی، نە پۆلیس و ئاسایشیش دەست بە تند و تیژی بکەن یا بە تند و تیژی ڕوبەڕووی و پیشاندەران ببنەوە. ئەوەی من بزانم شاری سلەیمانی شاری هەڵمەت و قوربانی لە سیەکان و چلەکان لە کاتی کە ڕژێمی ئەو سەردەمەی عێراق بە پێی ئەحکامی عورفی حکمی ئەعدامی دەرکردبوو بۆ هەر کەسێک جامانەی سووری لەسەر بی، لەو سەردەمەدا سلەیمانی جامانەی سووری پاراست و لە باوەشی گرت. من قەت ناتوانم قەناعەت بکەم کە لە 2011 لە شاری سلەیمانی خەڵکی سلەیمانی جامانەی سوور بسووتینن. ئەوەی ئەم کارەی کردووە من دڵنیام بۆ فتنە بووە و کەسێکە دوورە لە سلەیمانی و من دڵنیام هەر خودی خەڵکی سلەیمانی ڕێگە بەو کەسانە نادەن و جامانەی سوور ئەپارێزن، چونکە هیچ نەبی کفنی هزارەها شەهید بووە. خاڵیتر تکاین برایانم لە هەموو لایەکەوەیە جارێکتر ئەڵێم تند و تیژی بەکار نەهێت، بەردبارانی مەقەڕاتی ئەحزاب، سووتاندنی مەقەڕاتی ئەحزاب، پەلاماردانی دایرەکانی حکوومەت، ئەمە ڕوویەکی ناشارستانی پیشانەدات. بەڵێ من تێئەگەم ممکنە زۆر کەسی وایە خوێنگەرمە زۆری لە دڵدایە، بەڵام ئەمە ڕێگەی ڕاست نییە. ڕێگەی ڕاست ئەوەیە تو داوای خۆت بکە، بەڵام پەنانە بە بەر تند و تیژی. ئێمە هەموو برایەکین کە سوکاری یەکترین و من خۆم حازرم لەگەڵ هەر کەسێک دانیشم سەردانی هەر کەسێک بکەم، پێشوازی لە هەموو کەسێک بکەم، گوێ بگرم لە ئێشوازارتان، لە داواکاریتان و حازریشم پشتیوانیش بکەم لە هۆی کە جێبەجێ داواکاریەکانتان کرد، چونکە ئەرکی منە، ئەرکی حکوومەتی هەرێمە، هیچ منەتێکی تێدا نییە. بەڵام وەرن با قسە بکەین لە یەکتری تێبگەین. قسەی ترم بۆ حزبەکانە، بۆ هەموو حزبەکان داوا لە هەمووتان ئەەکەم ئەو ڕاگەیاندنە کە هەمووی تند و تیژی و هێڕشکردنە سەر یەکتری ڕاگرن، لە جیاتی ئەوە زمانی برایەتی و تەبایی و یەکڕێزی بگرنە بەر خەڵکەکە و جوشدەن بۆ تەبایی و برایەتی نەوەکو بۆ یەکتری بۆ دژاتی یەکتری. باش بیر بکەنەوە ئایا بەم سیاسەتە بەرەو کوێ ئەچین؟ ئێمە کوردستان بەرەو کوێ دەچی؟ لەبەرەوە ڕجام وایە بەرپرسیارانە هەست بکەن، هەست بە مەسئولیەتی مێژووی خۆتان بکەن، فەرموو دانیشن حزبەکان، پێکەوە دانیشن، باسیەوە بکەن، چاکسازی فەرموون وەرن ئەمە بەرنامەی حکوومەتی هەرێمە، پشتگیریمان بکەن و بۆ ئەو چاکسازیە بینە سەر. حکوومەتێکی بنکە فراوان من لەگەڵ ئەوەمە، حکوومەتێکی بنکە فراوان دروست بکرێ، گۆڕانکاری بکرێ لە وازعەکە، ئەگەڕێینەوە بۆ سندوقی دەنگدان و ڕێی خەڵک. من پێم وایە ئەمەیە ڕێگای ڕاست و حەزیش ناکەم بەڕاستی ئەجندای حزبەکان تێکەڵاوی داوای ڕەوای خەڵک بکرێ. بەنسبەت ئێوە گەنجانی خۆشەویست، من زۆر باش تێئەگەم ئەو جەوەی ئێوە تێیدا گەورە بوون زۆر فەرقە لەگەڵ جەوی پێشوون. بەڵام بەنسبەتی ئێمە وەکو کورد یا هەر میلەتێکی تر ئەگەر ڕابردووی خۆی نەزانی ناتوانانی ئایندەی خۆشی دروست بکات. ئەم وەزعە بە خوێن و فەرمێز کاتوتە دەست. ئێوە ئیمڕۆ گەنجن، بەڵام گەنجی وەکو ئێوە پێشی 30 ساڵ و 40 ساڵ و لە شاغ بوون، لەژێر فڕۆکە و تۆپی دوژمندا بوون، شەهید بوون، ئەزیەتێکی زۆر
ملەتەکەتان هەمووی لەژێر شەڕێکی بووە بوو کە بەرەو قڕکردنی گەلی کوردستان ئەچوو، بەڵام بە خۆڕاگیری ئەو گەلە و قارەمانەتی پێشمەرگە الحەمدولله دوژمن شکا. من ئەزانم ئەوەی ئیمڕۆ ئەنتەرنێتی لەدەستە، بە فیسبوک پەیوەندی بە گەنجانی ڕەفیقەکانی خۆی لەناو لە دەرەوە دەکات، وەکو ئەو پێشمەرگایە نییە کە تفەنگی بەشانەوە بوو هەموو لەحزایەک چاوەڕوانیەوە بوو کەی شەهید دەبی. گەنجانی خوشەویست، ئێوە خوشەویستی ئێمەن، ئەو گەنجانەی پێشی ئێوە تا ئیمڕۆ هیناویانە، دنیا گۆڕاوە ڕاستە، ئێوە لەمەودا ئێوە مەسیرەکە تەواو بکەن، بەڵام ڕابردووی خوتان نەسەرنەوە. ئێوە خوشەویستی ئێمەن، کوڕی ئێمەن، چاوتان ماچەکەم و ئایندە لە سەرشانی ئێوەیە. بەنسبەت خوشم، خوشک و برانی خوشەویست، جەماوەری تێکوشەر، من کە قبولم کرد بۆ سەرۆکایەتی هەرێم، من بۆ ئەوەم نەبوو پێم بڵێن سەرۆکی هەرێم یا من ببمە حاکمی کوردستان. من مەبەستی ترم هەبوو، ئەویش خۆی لەم خاڵانەدا ئەبینیتەوە. یەک، من هەموو هیوا و ئەوەتم ئەوە بوو کە شەڕی خوکوژی شەڕی ناوخۆی کورد نەهێڵم. دوو، ماڵی کورد ڕێک بخەینەوە و ئاسەواری ئەو شەڕانەی شەڕەکانی خوکوژی نەهێڵین. سێ، پەیوەندیەکی دیبلۆماسی لەسەر بنەمایەکی محکەم لەگەڵ وڵاتانی دەرەوە دروست بکەین. هەموو مەبەستی من ئەوە بوو من ئەم چەند ئامانجە بەجێ بگەینم. تەقیمەکەش بۆ خەڵکی کوردستان بەجێ دێڵم. ئەگینە من ئێستاش پێتان ئەڵێم، پێشتریش گوتومە لەمە و دوش، هەر کاتی ئێوە تەسەوەر بکەن بوونی من لە سەرۆکایەتی هەرێم کۆس بە لە ڕێی پێشوە چوونی وەزعی هەرێمی کوردستان کەس لە من ئاسانتر نییە و من خۆم پێتان ئەڵێم خواحافیز. من ئێستاش ئەڵێم من خۆم نە بە سەرۆک ئەزانم، نە بە حاکمی کوردستان ئەزانم، من پێشمەرگەی کوردستانم و برای هەمووتانم. لە کۆتاییدا جارێکی تر جژنی نەورۆز لە هەمووتان پیرۆز بی، جارێکی تر پەیامی ئاشتی ئاراستەی هەموو لایەک دەکەم، هەموو پێکەوە ڕووبکەنە حیوار، پێکەوە دانیشن، فەرمووەرن بە کوردستانی خۆشەویست ئاوادانتر بکەین و بەختەوەرتری بکەین و برایەتیمان قوڵتر بکەین و وەسەلام عەلەیکوم. کاتژمێر 6 ئێوارەی ڕۆژی یەکشەمە بە کاتی هەولێر لە پارکی شەهید سامی عەبدوڕەحمان لە هەولێر بەڕێز مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بە بەشداری دکتۆر کەمال کەرکووکی سەرۆکی پەرلەمانی کوردستان و دکتۆر بەرهەم ساڵاح سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان و ئاتم مێلکرد نوێنەری تایبەتی سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان لە عێراق و باڵوێز و هەڵسوڕێنەرانی باڵوێزخانە بیانیەکان لە عێراق و ژمارەیەک دیپلۆماتکاری بیانی و کۆنسۆل و نوێنەری وڵاتان لە هەرێمی کوردستان ئاگری نەورۆز کرایەوە. هەروەهامان بۆنەوە لە پارکی شانەدەریش لە هەولێر لە کەرنەڤاڵێکی بەرفراوانی جەماوەریدا ئاگری نەورۆز کرایەوە و بە گۆرانی و هەڵپەڕکەی کوردی ئاهەنگی جەژنی نەورۆز ڕازێنرایەوە. بە بەشداری بەڕێز مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکی پەرلەمان و حکومەتی هەرێمی کوردستان و باڵیۆز و قونسڵی وڵاتان لە عێراق و کوردستان ئاگری نەورۆز کرایەوە. ساڵی 2711 کوردی لە خەڵکی کوردستان پیرۆز کرا. دواتر لەوتەیەکدا بەڕێز مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لە دەستپێکدا بە ناویگەلی کوردستان و حکومەتی کوردستان بە خێراتنی میوانەکانی کرد و خۆشحاڵی خۆی دەربڕی بە قبولکردنی ئەو داوەتە تا لە بۆنەی نەورۆز ئامادە بن. لە بەشێکی دیکەی وتەکەیدا سەرۆک بارزانی ڕۆژی نەورۆزی بە ڕۆژێکی پیرۆز وەسف کرد کە تێیدا لەو ڕۆژە ڕۆژی ئازادی لەگەلەکەمان هەڵاتووە. لە کۆتایی وتەکەشیدا سەرۆک بارزانی گوتی ئێمە پابەندین بەو بناغەیە کە کاوەی ئاسنگر بۆ ئێمەی داڕشتووە. پاشان یۆرگۆ فۆکاس باڵیۆزی کرواتیا و سەرۆکی سلکی دیبلۆماسی لە عێراق لەوتەیەکدا خۆشحاڵی خۆی دەربڕی بەوەی لە یادکردنەوەی نەورۆز سەری ساڵی کوردیدا بەشدارە.
هاوکاتگوتیشی یادکردنەوەی ئەو ڕۆژە بۆ خەڵکی کوردستان پیرۆزە و ساڵی نوێی کوردیە بۆیە ئێمەش لەو بۆنەیە بەشدارین کە ئەمەش مای فەخرە بۆ ئێمە. بەشی دوایی مەراسیمی ساڵی نوێی کوردی نمایشکردنی شانۆگەری و پێشکەشکردنی چەند مەقام و گۆرانیەکی پێکاتەکانی کوردستانی لەخۆ گرتبوو کە ئەمانش هەموو گزارش بەخشن بۆ بەرزڕاگرتنی ئەم یادە پیرۆزە. هەموو ساڵێک لەم ڕۆژەدا خەڵکی کوردستان ساڵی نوێی کوردی لە یەکتر پیرۆز ئەکەن. بەڵام ئەوەی ئەم ساڵ لە ساڵانی جیا ئەکاتەوە بەشداربوونی خەڵکی بیانی و دیبلۆماتکارانی وڵاتانە لە هەرێمی کوردستان کە هاوبەشن لەم خۆشیەدا لەگەڵ خەڵکی کوردستان. ڕەنجبەر کوردستان TV هەولێر. بەبوونەی هاتنەوەی جەژنی نەورۆز بەڕێز مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بروسکێکی پیرۆزبایی لە نوری مالکی سەرۆک وەزیرانی عێراقی فێدراڵەوە پێگەیشت ئەمە دەقەکەیەتی. برای بەڕێز مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان سڵاو و ڕەحمەت و بەرەکەتی خواتان لێبێت.